لە کوردستانیش و حکوومەتی هەرێم یعنی وەکو ناساندن وەکو سمبۆلیک ناساندیە ئێمە داخوازیەکەمان طبعاً دەبێ بە ڕەنگێکی دیکە بێ یعنی ناساندنی یعنی اعترافکردن بە جینۆسایت ئەبێت تەبیعاتی درستی لەسەر هەبێ نەبەس ناساندنی مجاملە یعنی یان ناساندنی سمبۆلیک بێ ئەو تا ئێستا نەکرا یعنی نە لە بەداخەوە لە هەرێم ئاستی نە عێراقدا لە هەرێم نە لە عێراق ئەو شتە لە نەکراوە. هەرێم لە هەرێم دەزانی لە هەرێم ئاعتراف پێکرا ئەترافی سمبۆلیک بەڵام لەبەر تاوانەکان لە سینۆری هەرێمدا نەبوون یعنی تاوانەکان بەخۆی لە دەرەوەی سینۆری هەرێم لە ناوچە کورسانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن ئیتر پەرلەمانی هەرێم یعنی بەو ڕەنگە معاملە لەگەل کرا لەبەر اختصاصی قانونی لەوانەیە یان اختصاصی مەکانی لەسەر نەبوو حەق بوو لە هەرێمیش ئەگەر یاسایەک دەرچوو بە هەنێک تەبیعاتی قانونی هەبانە یعنی هەندێک مەسەن قەرەبووکردن شتێک هەوڵدان شتی دیکە هەبە ئەوەش بە و درستی نەکرایە یعنی تۆزێک بەڵێ بە عاتفیەت کرایە